بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، فمن يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. نشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، ونشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه ومن تبعه بإحسان إلى يوم الدين. بینارانی عزیز و خۆشەویست، دووبارە دێینەوە خزمەت ئێوەی بەڕێز لە سەر ئەو بابەتەیەنەی کەوا کودرێن زنجیرەیەک لە زنجیرەکانی خەڵاتەکانی نورانی ڕەمەزان لە حەڵەقەی تریان کە هەر لەسەر ئەو بابەتی ئەو ئاەتەی کە خوای گەورە فەرموویەتی ڕاوەی ئەو ئاەتەی كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. ئەو ئاەتە چەند بابەتێکی ئیمانی لە ڕوانگەی ئەو ئاەتە بەڕاستی دەردەنین، واروها چەند بابەتێکی ئەخلاق و ڕەوشتی و هەروە چەند بابەتێکی پەروەردەیی. یەکەم جا بینە چەند مەسائلەک و بابەتی ئیمانی لە ڕوانگەی ئەو ئاەتەیە کە خوای گەورە فەرموویەتی چمان پێ دەبەخشید لەو ئاەتەی کەوا فەڕدیەتی ڕەمەزانی و باسی تەقواشی تێدایە. بەڕێزان، یەکەمین بابەت و یەکەمین مەسئلە لە مەسەلەکانی ئیمانی ئەوەیە تحقیق العبودیة لله تعالى. ڕاستی یەکەمین خاڵی گرنگ لە بواری ئیمانی و بیری باوڕ لە ڕوانگەی ئەو ئاەتە ئەوەیە بەدەست دێنی بابەتی بەندایەتی بۆ خوای گەورە و هەروەها عیبادەتی خوای گەورە، چونکە کە خوای گەورە لە سەرەتاوە نیدا ئەکاو بانگەشەکە و بانگەوازەکە بۆ چی بانگ دەکات؟ دەفەرمێ یا ئەیوهە الەذینە ئامەنوو. خیتابەکە بۆ چێیە؟ بۆ ئیماندارانە. کەواتە یعنی ئەو خیتابەکەی کە بۆ ئیماندارانە جێبەجێکردنی ئەو ئاەتە تحقیقی ئیمانەکە و تحقیقی بەندایەتی دەکە بۆ خوای گەورە. کاتی کە ئەمرەکەی خوای گەورە و فەرمانەکەی خوای گەورە جێبەجێ دەکەی، ئەوە معنای فعلەن بوویە ئیماندار و بەندەی ڕاستەقینەی و خوای گەورە. يدل على أن الصيام عبادة مبنية على الإيمان والتسليم. كواتا أو روجويا لسر أو ساسي بنيات كراوة لسر چی؟ لسر پرستن و پرستشی خوای گەورە و ملکەتی ئەمری خوای گەورە. کە تو بە ڕۆژی دەبی نوێژ دەکەی، باشە ئەوە عیبادەتت کرد، لە هەمان کاتیش عیبادەتت کردووە ملکەتی ئەمری خوای گەورە بوویتی. يعني زۆر کەس هەیە دەڵێ من مثلا دەڵێ من مسلمانم بە ئیسلام ڕازیم، بەلا ئەمرەکانی خوای گەورە جێبەجێ ناکە. کەواتەوە ئیسیسلامی نەبووە، ملکەتی ئەمری خوای گەورە نەبووە، عصیانی خوای گەورەی کردووە. بەڵام تو لێرە تحقیقی بەندایەتی و عوبودیەتی بۆ خوای گەورە دەکەی. و دەزانینیش لە قورئاندا زۆر جار هەیە خوای گەورە مەدح و سەنای پێغەمبەرەکانی خۆیان دەکات بەچی؟ بەندایەتی، بە عیبادەت. داربارەی مثلا ئەیوب، نعم العبد إنه أواب، نعم العبد إنه أواب، بعبودية پیغمبرمان صلى الله عليه وسلم سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى. تماشا دەکەی ئەوە مەدح کردنی پێغەمبەر کە پاکترین جۆری ئینسانن لەسەر زەوی کە پێغەمبەرەکانن، ئەوجا کە بە باشترین وەصف و خەڵات و یان مەدحیان دەکا الله سبحانه وتعالى بە عەبدایەتی. کەواتە ئێمە لە کاتێکدا بە ڕۆژی بوون تحقیقی عوبودیەتمان کرد بۆ خوای گەورە بەندایەتی، و لەو خیتابەکەی نیداەکەی کە دەفەرمێش یا ئەیوهە الەذینە ئامەنوو، یعنی لێرە فعلەن ئێمە بووینە ئیمانداری ڕاستەقینە. خوای گەورە وامان لێ بکە. بەڕاستی ئەوەش یعنی بەدەستکەوتنەکی زۆر گەورەیە ببیە ئیمانداری ڕاستەقینە، چونکە خەڵک لە ناو چەند بازنەیەکە، بازنەی ئیمان، بازنەی ئیسلام، بازنەی ئیحسان. مسلمان ئیسلامەتی کە زاهری و ڕواڵەتیە، ئەوە هەموو خەڵک بە زاهری دەڵێن مسلمانە، بەڵام دەگەی پلەی ئیمان مەرز نییە. قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا. من مرتبەی ئیمان بەڕێزان مرتبەیەکی زۆر گەورەیە، هەموو کەسێک ناگاتە ئەو مرتبەی. بەڵام ئیسلامەتی کە زاهری هەند ڕازی بە نظامی ئیسلام و بە بەرنامەی خوای گەورە ئەوە، بەڵام لەوانە تاوانباربی، گوناحکاربی، یاخۆ سەرپێچی ئەمری خوای گەورە بکەی. کەواتە
یەکەمین خاڵ لە مەسائلی ئیمانی ئەو ئاەتەی ئەو بەندایەتی و تحقیق عبودیەتە بۆ خوای گەورە. خاڵی تریان ئەویش الئیمان بالتەشریع والرضا بالحکم، ئەوەی دەگەینی بەڕاستی لە مەسائلە ئیمانیەکانی ئەو ئاەتەیە کە لە سەرەتاوە باسمان کرد، ئاەتی فەڕەزیەتی ڕۆژوو، ئەویش ئەوەیە ئیمان بە ینی بەو بەرنامەی خوای گەورە، ئەو شەریعەتەی خوای گەورە کە ناردوویتی، ئەو قورئانی کە ناردوویتی خوای گەورە و تەشریعی تێدایە و سونەتی پێغەمبەریش صلی الله عليه وسلم، ئەو کاتەی ئەتوو کە جێبەجێ دەکەی معنای بڕواتینەوە بە ڕازی بووی و بڕواتیش پێهیناوە بە ئەو بەرنامە ئەو قورئانەیە کە تێدا خوای گەورە ڕەمەزانی یەک لەو مانگانەی تێدا فەرزی تێدا کردووە و کۆمەڵک تەشریعاتی تریشی تێدایە لە هەموو مەسائیلی کەسایەتیە، لە مەسائیلی عیباداتە، معاملاتە، لە هەموو بواری دەوڵەتداریە، هەموو بۆشەکانیدا تێدا ئەتوو پێی ڕازی دەبیت بە تەشریعی سبحان الله سبحانه وتعالى. ئەوە خودی خۆی ئەوەش دەگەینی کەوە ئەتوو ڕازی بە نیزام و شریعەتی خوای گەورە کە لەو قورئانەیدا هاتووە، کاتی کە خوای گەورە دەفەرمێت کوتیبە عەلەیکم بەو فەڕەضیە، یعنی فەرزی کردووە و هەروەها بڕوا ینی ئەو تەشریعی کە دایناوە ئەتوو کە پێ ڕازی دەبیت، ئەگەر چیش ئەزیەتیش بدا کە تەمان ڕۆژی بوون تێنی بوونی تێدایە، برسی بوونی تێدایە، ناخۆشی تێدایە، بەڵام کە پێی ڕازی دەبی، ملکەج دەبی و بە ڕۆژی دەبی، معنای ئەتوو بەو تەشریع و بەو نیزامە و بەو سیستەمەیدا ڕازی بی و ملکەچی بووی، ئەوەش خودی لە خۆی وە ینی مەکسەبێکی تری ئیمانیە، ڕازی بوون بە تەشریع و نیزامی خوای گەورە کە ئەو ڕۆژەی داخە خەڵکەکەی بەناو مسلمانە، بەڵام بەڕاستی ڕازی نییە بە حکمی خوای گەورە، بە تەشریعی خوای گەورە لە ژیانی ڕۆژانەیان، لە حاکمیەتیان، لە نیزامی دەوڵەتداری، لە مزانی بیرات، لە زۆر بابەتی تر بە نیظامێکی حکمێکی علمانیە یا خۆڵغەربیە حکم پێ دەکرێت، ئەگەرچی بە ناوی زەرێ مسلمانە. کەواتە بەڕێزان مادام تو مسلمان بی بە ئەو کوتیبە ڕۆژیەکە کە فەرزە لەسەر دەبی بە کۆی گشتی سیستەمی ئیسلامی ڕازی بی لەناو ینی پەیوە جێبەجێشی بکەیت. خاڵی تریان لە خاڵەکانی مەسائلی ئیمانی ئەو ئاەتەی بەڕێزان ئەویش الامتثال علامة صدق الإيمان، کاتی کە ملکەچ بووی امتثال و ئەوامری خوای گەورە جێبەجێ کرد نیشانەی ڕازگۆییە، ئەو کاتەی معنای ئەوە تو ڕازگۆ بووی لەگەڵ خوای گەورە کاتی ئەمرەکەت جێبەجێ کرد، ئەوە استیجابە وڵامی خوای گەورە داوە. خاڵەکی تر لە خاڵەکانی مەسائلی ئیمانی ئەو ئاەتەی ئەویش ئەوەیە الئیمان بالحکمة والمقصد، کە بڕواتیش هەبی بەو حکمت و مەقسەدە و ئەو نیکودەڵێ مەبەستەی کە خوای گەورە ڕەمەزانی بۆ لەسەرمان فەرز کردووە. ئایا خوای گەورە حاشا دەیوێت ئێمە برسی بکات، تێنوو بکە، ئەزیەتێمان بدا؟ نە، لەوانەی کۆمەڵک وەکو دەڵێن حکمەتێکی یەکجار زۆری تێدا بیت، بەڵام بەشەکی حتا ئێستا دیراساتی وەکو دەڵێن فەسلەجی و وەظیفی و جسمی و طبی ئەوانە دەکرێت کەوا ڕۆژوو چەندین حکمت و قازانجی تێدایە، بەڵام ئەوەی لە قورئاندا ینی ئاماژەی پێکردووە خوای گەورە لە حکمەتە هەرە گەورەکە و ئاشکراییەکەی لە ڕووی ئیمانی و دینداری و ئەویش لعلکم تتقون، مەقسەدی مەبەست و غایەی ئەساسی هەدەفی ئەو ڕۆژی بوونە لە ڕوانگەی قورئان خوای گەورە ئاماژەی پێکردووە بە سەراحەت کە گەورەترینیان چییە؟ تەقوایە، لعلکم تتقون، ئەو مەقسەدی ئەساسیە. بەڵێ لەوانە لە ڕووی تەندروستی، یعنی لە ڕۆی ئەوە جستە ئینسانی ئیسراحەت دەکە ساڵی جارێک مانگەک وەکو پزیشکەکان و ئەوانەی کە خۆراکی دەڵێن ئەگەر ینی ئینسان زۆر پێویستی پێیە بەوەی جسمی فۆرما بتەوە هەچی میکرۆباتە و هەچی چەوریە و ینی شتی خراپەیە لە ناو جەستە ئینسان، مانگەک ئەو معیدەی بەو شێوازە خاڵی بیت گەدەی بۆ ئەوەی جارێکی دی بەهێز و بەقووەت و مەناعە
و هەروە پاک بیتەوە لە هەموو ژەهر و خراپەکانی نەناو جەستەی. ئەوانە کە دەڵێن پێدا دەگوترێت قازانج و مەبەستەکانی سانەوی، بەڵام ئەوەی خوای گەورە بە ئەساسی باسی کردووە مەقسەدەکە تەقوایە. مەقسەدە ئەساسیەکەی لێرەدا تەقوایە لەو مەقسەدانەی کە حکمەتی ئەو ڕۆژی بوونە فەرەزیەتەکەی. دوای ئەوە خاڵی پێنجەمین لە مەسائلە ئیمانیەکانی ئەویش الانقياد دون اعتراض، چونکە الصيام عبادة خفية لا يطلع عليها إلا الله مما يعزز الإيمان بمراقبة الله تعالى. كواتا ملکەچی بوون ینی بەبێ ئەوەی اعتراض بکەی یاخود گلەی و گازندە بکەی بڵێ خوایە بۆ ئەو مانگەیە لەبەرچی یان ینی کو دەڵێن مناقەشە یاخۆت ڕازی نەبی بە ئەمری خوای گەورە، نە بەعەکسەوە دەبی ملکەجبی انقیاد دون اعتراض. ئەوە یەکە لە مەسائلەکانی ئیمانی ئەو ئەمری کە خوای گەورە دەفەرمی کوتیبە عەلەیکم الصیام كما كتب على الذين من قبلكم. طبعا كذلك كما كتب على الذين من قبلكم ضمن شتي داي بريزان، يعني أوانية بس إيما مسلمانان أمتي بيغمبري صلى الله عليه وسلم لسر من فرس كرابي، يعني نبي موساش روجي قرتوا ونبي إبراهيم قرتوا بيغمبر كاني بيشوشش همويان روجيان هبوا بلا مرز نية وكو أو إيما يجمع كامل بيت لوانا شيوازيان جدابي ورزماري روجا كانيان جياواز بيت، بەڵام وەکو ڕۆژی بوون هەبووە لە ئومەتەکانی پێغەمبەرەکانی پێشتریش. کەواتە مادام وابی دەبی ملکەج بین، جێڕایری ئەو ئەمرەی بین بەبێ ئەوەی پێچ و پەناو یاخۆت یا ئەعتیرازی ئەو ئەمرەی ڕەب العالەمین تێدا بکەیت. ئەوە چەند خاڵێک بوو لە خاڵەکانی مەسائلی ئیمانی لە ڕوانگەی ئەو ئاەتە. ئێستا دەینێت چەند مەسائلێکی ئەخلاقیش بە کورت و بە خێرایی لە بوارەی ئەو ئاەتە. ئەویش ئەوەیە تەزکیەة النەفس وضبط الشەهەوات. بەڕاستی کاتی ئەو ڕۆژی بوونەوەیە لە ڕوانگەی ئەو ئاەتی کە تەمەشا دەکەی خوای گەورە ڕەمەزانی فەرز کردووە، ئینسانی وەرێ دەکات کەوا هەرچی ئارەزووە ئەو ئارەزوانەی ڕابگریت لە خواردن و خواردنەوەیە و لە شەهوەتی ینی دامانیە و لە هەموو بابەتەکانەیە تەمەشا دەکەی ئەوە وامان فێر دەکات ڕامان دەینی وەکو تەدریبەک وەکو دەورەیەکە خولێکی یەکمانجی لەسەر تەسکەی نەفس، لەسەر پاچی دەروونمان، لەسەر ئەوەی خۆڕاگرتنمان، شەهوەتەکانمان، هەمووی لە پێناوی خوای گەورە وەکو دەورەیەکە و خولەکە ئەو بابەتەمان فێر دەکات. هەروە خاڵەکی تریش لەو خاڵەکانی مەسائلی ئەخلاقی بەڕاستی ئەو ڕەمەزانەیە لە ڕوانگەی ئاەتەکە فێرمان دەکات ئەویش الصبر والتحمل. بەڕاستی ئەو ڕەمەزانەیە وامان لێ دەکات کەوا ئێمە خۆراگر بووین و تەحمل بین، نەک یعنی هەرچی ئارەزوومان دەیوێت و بە دوای شەهوات و خواردن و خواردنەوە و هەچی بابەتە جێبەجێ بکەی، نە بەڵکو ئەو سەبر و ئەو تەحملەیە وا لێ دەکات کەوا یعنی هەموو کاتێک کە برسیت بوو مەرز نییە بچیشتی بخۆی. و زۆر بابەتی ترشی لەوانە لە کاتی ئەو برسی بوونەیە وەڵدێ دەکات کەوا تحملی زروفی ناخۆش ببی. ئینسان لە ڕۆژگاری خۆی بەتابەتی لەو سەردەمەی بەڕێزان وکومان دەبینین ئێمە کە لە کوردستانیشین ینی کوڵێن مەشاکل و نەبوونی و گرفتی بواری اقتصادی زۆر باو بووە لە وڵاتی ئێمە، خەڵکەکی زۆر لەوانە تووشی ئەوە دەبن کە زۆریفی مەعیشیان ناخۆش بیت. بە ڕۆژی بوون وەڵدێ دەکات کە تو تەحملی زروفی ناخۆش بی، مەرزیە سێ جەم ڕۆژان نانی بخۆی، بەڵکو جار هەیە ناتوانێت ئیلا دوو جەم بخۆی یاخود یەک جەم بخۆی یاخود بەس تەنیا بە حەستان برسیەکەت بشتێنی. ئەو ینی وەڵدێ دەکات یەک لە ینی فائیدەکانی ئەو ڕۆژی بوونە تەحمل بکەی. خەڵکانەشی تریش هاوشێوەت خۆت بەبیر دێتەوە کە لەوانە وەزعیان خراپی هیچ نەبی بخوات، وەکو دەبینین لە غەزە، لە سوودان، لە چەندین وڵاتی تر لە ئەفریقیا وەزعی اقتصادیان و وەزعی ینی ڕۆژانەیان یەکجار ناخۆشە، ئەتوو بە واستەی ئەو بە ڕۆژی بوونەی ئەوانە دێتەوە بیری کەوا برسێتی چەند جەن قورس و چەند ناخۆشە، چەند زەحمەتە.
ئەوەش یەکە لە ئەو دەرس و پەندانەی کە تێدایە لە ڕوانگەی ئەخلاقی سوودی لەوە دەگری. خاڵەکی تر لە بواری مەسائلی ئەخلاقی لەو ئەو ئاەتەی کە باسی دەکات ئەوش ئەوەیە الئیخلاص والصدق کە وەکو باسمان کرد مەسائلی ڕۆژوو بە شێوەیەکی پەناهەندیە ئاشکرایی نییە بینی خۆت و خوایە بۆیە فێری دڵسۆزی دەکات فێر ئیخلاصت دەکات شت بە دڵسۆزی بۆ خۆی گەورە بکەی هەر عیبادەتێک بکەی ئیلا تەنیا بۆ خۆی گەورە بیت بەشی هیچ خەڵکی تێدا نەبیت لە ڕووی ڕیایی و یا خۆ هەڵکێشانێک بۆ چونکە ئەتو کاتی کە بە ڕۆژی بووی هیچ ئەوەی دنیایی تێدا نیە هیچ ئەبد بینی خۆت و خۆی گەورەیە هەنی ئەگەر توانیت ڕۆژی بوونێکی بەڕێک و پێچی بکەی معنای دەرسێکی گەورەی لە دڵسۆزی و ئیخلاص بینی خۆت و خۆی گەورە خۆت ڕاهینە لەسەر ئیخلاص و لەسەر دڵسۆزی و لەسەر ڕازگۆیی لەگەڵ خۆی گەورە بۆیە ینی ڕۆژی بوون پێدەگوترێت عیبادەتی زوهاد و پیاوە چاک و ساڵحەکان عیبادەت و ساڵحین ئەوانەی کە زۆر لە خۆی گەورەی نێزیکەن کە یەکێک ڕۆژی زۆر بگری بەڕاستی ئیخلاص و دڵسۆزی و ڕازگۆیی زۆر ئەو ئینسانەی فێر دەکات و ڕایدەینی لەسەر ئەو دڵسۆزی و ئیخلاسە. خاڵەشی تریان لە مسائلی ئەخلاقیەکانی مسائلی ڕۆژوو ئەویش ئەوەیە الرەحمەت والشعور بالآخرین وەکو ئێستا ئیشارەمان پێکرد کەوا ڕەحم و بەزەیی بە خەڵکەکی نەبوون و فەقیر و هەژار دەست بگری هاوکاریە بکەی لە کاتی کە زگت برسی دەبی هەست پێ دەکەی کە برسی بوون چەند ناخۆشە بۆیش ئەوە دەرسێکی ئەخلاقی جوانی تێدایە و خاڵی تریانیش خاڵی کۆتایی الالتزام والانضباط فێرە ئەوە دەکات کە چۆن خۆت ینی لەسەر شتێک ڕابینی مەزبوط بی لا نەدەی ئەمرەکانی خوای گەورە وەکو خۆی جێبەجێ بکەی سەرپێچی نەکەی هانی تەمەشا دەکەی لە نوێژی بەیانیوە حتا ڕۆژ ئاوا دەبیت ئەو جە بەجێرەی زستان و هاوین ڕۆژوەکان تەمان درێژی کوور دەبی ئەمە ئەو ساڵەکە وانە ناو زستانین الحەمدوللا ڕۆژوەکە زۆر ئاسان دەبی لە ڕووی تێنی بوونیش کەم دەبی زۆر زەحمەت نابی لە ڕووی برسێتیش کەم دەبی چکۆ عەدەدی سەعاتەکانی زۆر کەمە ئەگەر لە چلەی هاوین بی دەڕوا دەبۆ 14 سەعات زۆر زەحمەت دەبی بەڵام بە هەر حاڵ فێر دەکات لە نوێژی بەیانی و حتا ئاوابوونی ڕۆژی بڵێن خۆر لە نوێژی مەغریبەوە ئەوە کە هیچ شتێک نەخۆیەوە لە خواردن ئەوجا لە مباحات دوای سەرپێچی ئەمری خوای گەورەش نەکەی ئەوانی کە محەڕەمە بۆ ئەوی ڕۆژێکت قبول بیت تاعاتەکەی خوای گەورەت وەکو خۆی کە ئەمری پێکردووە خوای گەورە لێت قبول بکە کەواتە فێرە چ دەبی احترامی نظام سیستەم ئەوجا ئەو نظامی رب العالمین بیت ئەمرەکانی خوای گەورە بیت لە عیبادەتە و لە معاملات و لە هەموو مسائلینی کە تۆ ڕۆژیت گرت بۆ خوای گەورە نەچی لە معاملات قۆڵی خەڵکی ببڕی فێر لە خەڵکی بکەی ماڵی حەرام بخۆی غەیبەت بکەی نەزەری حەرام بکەی نە ئەتو مادام ئەو ڕۆژیەیە کە مباحە لەو خواردن و خۆراکەیە خۆت دێ مەنع کردو ئیلتیزام بوویتی پابەند بوویتی وا لێ دەکات لە مەسائلی تریش پابەند بی لە مەسائلی دیری ڕۆژانە لە معاملات و بابەتی تر لە ئەوانش احترامی نظام بکەی سلوک و ئەخلاقی خۆتی ڕێک و پێک بکەی حتا مەسائلی قوانینی ناو وڵاتەکەت کە قوانینی بۆ ڕێخستنی ژیانە حتا ئەوانیش مەزبوط بی تێدا و سەرپێچی دەکەی وەکو دەڵێن دەرسەکە و ڕاهینانەکە لە ینی جێبەجێکردنی سیستەم و نظام و قوانین ئیتر ئەبەوەندەی بە هیوای ئەوەی ئینشاء الله ئەو مەسائلە ئیمانی و ئەو ئەخلاقیانەی لە ڕوانگەی ئەو ئاتەی باسمان کرد جێگای سوودمەندبی بۆ یەکەم جا بۆ خۆم هەروەها بۆ ئێوەی بەڕێزیش و داواکانی لە خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لای قبول بکات وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.